دژمنانی ئیسلام و بەکرێ گیراوەکانیشیان ئافرەتانیان بە ناوی ئازادیەوە تۆ ئازاد بە بە ناوی ئازادیەوە ئافرەتانیان لە ماڵ دەرکرد، ئافرەتیان لە ماڵان دەرکرد. ئەو کاتە ئەو ئافرەتانە ئەوەی کە پێیان وتن ئەو ئازادیە و ئەو وعدانە کە پێیاندان جێبەجێیان نەکرد، لە ماڵیش دەریان کردن، پەشیمان بوونەوە. بۆیە ئەمڕۆ دەبینین لە سۆشیال میدیا چەندەها ئافرەت و لە ڕیبەڕێستان هەیە بێخاوەنە، خاوەنی هەر نییە، نەحساب بۆ باوکەکە، نەحساب بۆ دایکەکە، نەحساب بۆ براکە، نەحساب بۆ پیاوەکە، نە بۆ هیچ کەسێک، حڕە بۆ خۆی، ئازادە، دەرەچێە لە تۆڕە کۆمەڵایەتەکان. ئێمەی موسڵمانی ئەهلی جومع و جەماعەت گوێیان لێگرن، لایڤەکەیان سەی لایڤەکەیان نەکەین، لایکیان بۆکەین. ئەوان حاش حەزری بێخاوەنن. ئێمە چ پێویستمان بە ئافرەتێکی بێخاوەنە لە وڵاتە دراوسێکانمانەوە، لە ئێرانەوە، لە عێراقەوە، لە سووریاوە، لە تورکیاوە بێ بۆ لای ئێمە؟ چ پێویستمان بەوانەیە؟ ئەوانە جڕوجانەوەرن، ئەوانە ئێمە فەساد دەکەن و تەئسیریان بەسەر ئافرەتانیشەوە زۆر هەبووە. تەماشا دەکەی ئیسلام فەرمانی کردووە ئافرەتە ماڵەوەکو شاژن بژی، پیاو لە دەرەوە ئیشی بۆ بکە و کەسابەتی بۆ بکە و خزمەتی بکە، بەڵام ئەمان دەڵێن بە ناوی ئازادی و بڕۆ دەرەوە. ئەمجا زۆرجا سەلامەتیش نابن، سەلامەت نابن، چونکە ئینسان لاوازە ئاگر و بەنزین پێک بگەن خەتەرە، ژن و پیاش بە هەمان شێوەیە. کەواتە ئەوان بە ناوی ئازادیەوە زۆرێک لە ئافرەتانیان دەرکرد، هەنێکیان کوژدان، هەنێکیان خەریکی بەدڕەوشتی و خراپەکارین، هەنێکیان نازانن چی بکەن، هەنێکیان خۆیان نەکوژن، دەریان کردن. بەڵام ئەو دەرکردنە کە دەرکران ئێستا ناتوانن بگەڕێنەوە، لە ماڵ باوکیان بوون، لە کەسوکاریان بوون، ئەوەشی کە پێیان وترا هەمووی درۆ دەرەسە دەرچوو. ئازادی چی؟ ئەوە ئازادیە یعنی ئافرەتان بچنە چێشتخانەکانەوە، بڕۆنە بازاڕەکان و مارکێتەکان و ئیش بکەن و خاوەن دوکان گێچەڵیان پێ بکات. ئەمە ئازادی ئافرەتە؟ ئەوە ئازادی ئافرەتە خاوەنکارێک لە ئافرەتی لە کچەکەی من و خێزانەکەی من و خوشکەکەی من و تۆ تووڕەبی و سوکایەتی پێ بکە، بۆ هاکەی بۆ هات کرد، بۆ ئۆتشکان. ئەوە ئازادی ئافرەتە؟ یاوە ئازادی ئافرەتە ئافرەت بە ڕێزەوە دانیشی خزمەتی ماڵ و مناڵ و پیاوی خۆی بکە و پیاوەکەشی حەماڵی بۆ بکە و خزمەتی بکە؟ کامیان باشترە؟ خوا فەرمانی کردووە ئەبێ خزمەتی خێزانەکەی خۆت بکەی. ئاخر گۆزە لە کانی هەموو ڕۆژێ بە ساغی ناگەڕێتەوە، هەنەجار لە دەستەکەوێتە خوار ئەشکێ. ئەمە قسەیەکی کوردەواریە، لەوانەیە ژنەکە و کچەکەی تۆش هەموو ڕۆژێ بە ساغی و بە سەلامەتی نێتەوە. بە ناوی ئازادیەوە ئافرەتێ زۆریان فەساد کرد.